ڕێز خۆشەویستی دۆسیاک کە بەردەوام دێتەوە پێش ئەویش سەنگەرگۆڕین و مای گۆڕینە، ئەنی بەڕاستی شەرمەزارێکی گەورەیە، خەریکە شەرعێتی پێدەدەن. پێشان جوانیەکە بوو کە پێی دەگوترا ینی کەسێک بڕوا بکە ئیمزای بە زۆرم لێ بەعسی بوون دەکرد، بە زۆرم لێ دەبەجێ شعبی لە ناو کۆمەلگا خێزەوەندە بوو. خەریکە ئێستا هەموو خیانەتێک تەسکیە دەکرێت، نەکە دەسەڵات ڕۆژنامە نووس، ڕۆشنبیر، خەڵکی سیاسی ئۆپۆزیسیۆن هەر بەزە خۆی زرت و فرتیتیان هەردەمێ دەستنە جێکی ئەوەش کە دیادەیەکی زۆر قێزەوەنا. خۆشەویستان، ینی دایمو سەعات لە نێوان جوان و ناشیرنی، لە نێوان هەڵوێست و بێ هەڵوێست، لە نێوان مرۆڤی بە ئەخلاق و بێ ئەخلاقش هەبووە. هەر لەبەر هەندێک خەڵکێک تۆی خۆش دەویست، خەڵکێکی خۆش دەوێت، خەڵکەی ڕقی لێ دەبتەوە، هەتا خۆشەویستی و ڕقیشەیە. خەریکە بیانەوێ شەرعیەت بە هەموو شتێک بدەن، بۆیە نابی ئەو پرەنسیبانەی لە ژیاندا هەیە لە ناو کۆمەلگای کوردی بە تایبەتی. من بۆ خۆم بە تاقتەنێ ببینێمەوە لەم ئاساییە، من خەڵکم خۆش دەوێت، نەک بە پێی دەم و چاوی جوانە، نەک بە پێی بەهرەیەکی هەیە، چکو بەهرەدار دەکرێت لە ناو فاشی نازی خەڵکێکی ساقیتیش کاکە زۆر بێرە زۆری بەشێک لەوانەیە کە بەهرەدار بوون لە ناو فاشەکان، لە ناو سەدامیەکان، لە ناو ئەردۆغانیەکان، ئەتاتورکەکان، یعنی بەهرەداری زۆر گەورە بوون، بەڵام خاوەنی قیەم نەبوونە. هۆچێوەیە خەڵک وەزانیتن نیگارچێششی بەتوانابی نازام ئەوە بی سەیری بەهرەکەەوە برایم تاڵی ساس شتێکمانسە کرد کاکە بەهرەکەی دێ کاچ خۆم بەهرەیەک ئەگە خاڵیبی لە قیەم و ئەخلاق تامی نامینێ ئەو خاڵک دوو. یعنی لەوتی بە شەریەت هەیە ئەو شتا بووە خوای خێر و شەڕ، ئیسلام و کافر، مەسیحی و ئەوەی بڕوای بە مەسیح نەبووە. مەسەلە قەزدم یعنی دایمو سەعات فاسلەکە بووە، جەریمە و عقاب کاکە ناکرێت کە ئەو پەڕی قوربانی بدەیت کەش ئەو پەڕی خیانەت بکە و دژی گەلەکەت پی تۆ بڵێ وەڵایی ئەو چییە بەهرەی هەیە بیستکە ئەوە دوێنێ برادرێک ئەوەی دەکرد نووسەرخۆم 22 کتاب مێ کورد چاوت دەرێ 22ەیە بەس بە هەر 22 قیەم و ئەخلاق یەک سەعاتت نییە. ئەو کەی مشکلێت و کتابت هەیە، کتابت هەیە بەس لە ژیانی ڕۆژانەی خۆ پێوەری ئینسان ژیانی ڕۆژانەیتی. دوو هاوڕێیان لە ناو کۆمەلگای کوردی ژۆشتا هەیە ببینن مەسەلەن نەوشیروان مستەفایەک 500,000 کەس سەرسام بوو بۆی گیریە کە خەڵگەوەی کرد ئەو خەڵکە لەی هەڵگەڕاوە. قادری عاجعەلی لە چاوی کۆچ کرد و زۆر لاواز بەڕێستا ئەوەندە یادی قادر دەکرێتەوە، یادی نەوشیروان ناکرێتەوە لۆ لەبەر ئەوەی ئەو ڕازگۆ بوو هەتا مرد. ئەویش نەوشیروانش لە ئاخر مەتافی نازانم با لە ئاخر مەتافە کەسێکی ناڕازگۆ بوو، دەبێت ژیان وا بیتن، جەریمە و سزا و پاداش هەبیتن. لە ئەوروپا هەموو خەڵکێک دەنگە بە ئازاد بڕۆ بپرسن لەو سویدێ حزبی ڕاسیزمەکان کە خەباتی مەدەنی دەکەن، جەماوەری دەکەن، هیچتون دوتیر بەس ئەفکاریان ئەفکارێکی ڕاسیزمانیان ئەوەتە لەگەر ئێمەمانان دەنگە ئازادەکان ناگونجێ خەڵکە هەرە ئازادی خوازە سویدەکە ناتی لەگەڵیان بی کورە لەگەریان دانانیشن. ئەوە لاش لێ هەموو کەس دیارە لەگە سەرۆک حزبی ڕاسیزمەکان لە تەلەڤیزۆنی لە دوای ئینتخابات بوو گوتی ئامادەنیم لەگەریدا بنیشم، لەگەریدا بنیشم کەتی کاکم مایک دەگۆڕی ڕۆشنبیر هەر ڕۆژێ دەچێت بەگەر دەسەڵات دەکەوی دەچن لە میدیا سێبەرەکانی پاراستن ئیش دەکەن، ئاوا تێڤێ ئیش دەکەن، هەشتی تەمووزە ئیش دەکەن، کاچ خۆم هەشتی کەناڵی هەشتی پاڤێل هەر بەس ناوەکە ئیستفزازیە چواقت نەبی لەسەر لاهور چ دەکات چ ناکە. ڕۆژێکی کەناڵەکی عینەن وەچی ئاوا تێڤێ و ڕوودا و کوردستان بیسارە پاساوی چ لە بۆ دەهێنرێتەوە. بە کورتی یعنی هاوڕێیان دەبێت شتەکە بێ پێی بگوترێت پرەنسیب و قیەم و ئەخلاق و ڕێزگرتن لە خۆت و ناکرێ ئەوانە دەستنەوێن دەربە وەڵایە من لە سەرڕێی خۆم بەردەوام وەک خۆم بە چ بەردەوامی ئەو دەسەڵاتە هەر بە ئاسایش نییە، هەر بە مەکتەب سیاسی و سەرکردایەتی نییە، بەو کۆیل و خۆفرۆش و قەڵەم بەدەست و ڕۆشنبیرانیشن کە لە میدیا سێبەرەکانیان تەتویر پێ دەکەن، گەشە پێ دەدەن و ڕئیشیان بۆ دەکەن و وێنەیەکی جوانیان پێ بە هەمیان ئەو دەسەڵاتە پێک دێنن. دەسەڵات بەوەی نییە و دووش تۆ کاتێک دەچێت سەنگەری مەسرووری پاڤێلی ئیتر کات سەنگەر لە ئێمە گرتیە، تۆ دژی ئێمە دەوەستیەوە، تۆ لەو مینبەرەیش دەکە وەڵام من لە گەرەنگۆمە بەچ لە گەرەمەی
خەڵکێک ئەو پەڕی قوربانی لە تۆش ئەو پەڕی های لای دەژی لە بەرەی ئەو سیستەمە دەسەڵاتی بەرێ لەگەڵنگۆ بمە نەخێر تۆ خائینی نەوەی نەوەکانیشتان ئەوێ و دەژبی ئەو پێوەرە بمینێتن یعنی وە هەشە من دوای نمونە دێنم هاوڕێیان یعنی باز نیوز مینبەرش پاراستن بوو لەو مینبەری تیرۆری سەردەش و سۆران و میرادا بەختیار عەلی بەو هەموو ئەوەی خۆی چوو لەوێ نووسی تا ئێستاش بوویتە لەکە بەنیچەوانی ڕەش نابتەوە دە ڕۆمانیت کەش دروست بکە هەموو ئەوانەی کە سەنگەر دەبۆزنەوە دەبتە لاپەڕەیەکی ڕەش هەموو ئەوانش ئەو دەنگانەی کە خۆیان نادۆڕێنن خۆیان ڕادەگرن بڕوا بکەن دەسەڵات ئەو هەمووی منبەرە گەورە زەبەلاعانەی هەیە بەقەت دەنگە ئازادەکانی ئەوروپا و کوردستان سوقلی نییە کە بتوانین تەسیرە شەقام بکە ڕوودا و دروست بکات هاوڕێیان منسانی جوان ئەوانن کە خۆیان نادۆڕێن هەر ئەوانش مێژوو دەبنەوە بەس قوربانی دادنێن ئەوانەی خۆشیان دەدۆڕێن با بیکەن نەوەکانیشان شەرمەزاری دەکەن ژیانی شویان لە نێوان ئەو دوو هەڵوێستا لەبەر هەندێ سەردەش عوسمانێک لە هەموو نووسەر و ئەدیبانە شەرافەتمەندتر ناویچتە مێژوو شێروانیەک بە هەموو قەڵەمەکانی دەسەڵات خەڵکیەوە لە زەیەک بەقەت 1 سەعاتی شێروانی خاوەن کەرامەت و مێژووشی جوان نابن کاتێکی خۆش